ڕاستی سڵاوی خوارد لێبێ و لە شاری سلێمانی ئەمڕۆ چ چالاکیەکەیە کە بیگوازیتەوە بۆ ئێمە و بۆ بینەران؟ کاک ڕیاز و کاک جەلال سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند بابەتێک هەیە. ئەمڕۆ یەکەم کاروانی حاجیانی ماڵی خۆی گەورە گەشتنەوە سلێمانی و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن کەسوکاریانەوە پێشوازیان لێکرا و لە هۆڵی تەوار کۆنفرانسی ئەخلاقناسی بەڕێوەچێت کە دەستگای هەژان بۆ فکر و معنەوێت سازی کردووە. من ئێستاکەوتام لە هۆڵی تەوار لێرە سێمین کۆنفرانسی دەستگای هەژان بۆ فکر و معنەوێت بەڕێوەچێت لەژێر ناونیشانی ئەخلاقناسی کە دەیانەوێت بە خوێندنەوەیەکی نوێ بۆ شەمکی ئەخلاقناسی بکەن بە فکری ئیسلامی. هەروەها کۆنفرانسەکە 2 ڕۆژە خایەنێت و چەند پانێڵێک بەڕێوەچێت. من بۆ خستنە ڕووی زانیاری زیاتر لەسەر کۆنفرانسەکە بەڕێز مامۆستا نوعمان محەممەد بەڕێوەبەری ڕێکخراوی هەژان میوانمە. مامۆستا نوعمان تەشەمێدەوە سڵاو لێبێ و سوپاس بۆم دەرفەتە. ئەگە پێیان بڵێ کە کۆنفرانسی ئەخلاقناسی باسی چیەکە و ئەم 2 ڕۆژە چی بەڕێوەچێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. کۆنفرانسی ئەخلاقناسی ئەبێتە 4ەم کۆنفرانسی ڕێکخراوی هەژان. بەگشتی ویستمانە لەم کۆنفرانسا باسی کایەکانی فەلسفەی ئەخلاق بکەین، چونکە فەلسفەی ئەخلاق و زانستی ئەخلاق مەجالێکی زۆر فراوانە. مەبەستی سەرەکیمان ئەوە بووە کە ئەم مەجالە لە ڕووی فکری و ئەکادیمیەوە کە وەک پێویست ئیشی لەسەر نەکراوە لە کوردستان ببێتە دەستپێکێک بۆ قسە لەسەرکردن و ئیش لەسەرکردن. و ئەوەی لە خۆی گرتووە ئەوەیە کە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە 18 لێکۆڵینەوەمان هەیە کە پێشکەشەکرێت لە ماوەی ئەم 2 ڕۆژە لەلایەن ئەو توێژەرانەی کە ئامادەیان کردووە. هەوڵ دراوە ئەو 18 توێژینەوە ینی تەوزیع بکرێت، داوەش بکرێت بەسەر هەموو ئەو مەجالانەی کە ئەخلاق و فەلسفەی ئەخلاق لەم ڕۆژە ینی ئیشی تیا ئەکات و وەکو حەقل لە خۆی گرتووە. بەڵێ مامۆستا نوعمان لەم 2 ڕۆژە ئێوە بەشکاریەکەتان چۆن کردووە؟ چەند پانێڵ بەڕێوەچێت؟ پانێڵەکان 5 پانێڵن. ڕۆژی یەکەم 3 پانێڵە، ڕۆژی دووەمیش 2 پانێڵە کە تا ینی 2 پانێڵی 4 کەسی. مامۆستا نوعمان ئێوە دەستگای هەژان ماوەیەکی زۆرە لە بواری فکرا ئیشەکەن. پێتان وایە تا چەندە فکری ئیسلامی پێویستی بە نوێبوونەوەیەک هەیە و پێویستی بە خوێندنەوەی تازە هەیە بەتابەت بۆم بابەتانە وەکو بواری بابەتی ئەخلاقناسی؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەک جەنابەت فەرموود دەمێکە لەم مەجاڵە خەریکین و قەناعەتی تەواومان وایە کە پێویستە موسڵمان لەم سەردەما ئاگاداری معریفەی سەردەمی خۆی بێ و لەسەر ئەساسی معریفەی سەردەمی خۆی بتوانێت بۆ چوونە ئاینەکانیشی هەم بۆ خۆی و هەم بۆ خەڵکی ڕوون بکاتەوە. ئەگەر نوێگەریەک هەبێ ئێمە ئاوا لێ تێگەین کە بریتە لەوەی کە ئینسان ئەبێ دەوروبەر و فەزاکەی بناسێ، چونکە بەڕاستی بەپێی فەزاکان جۆری گوتارەکانیش گۆڕانکاری بەسەرادێ و ئەمە لە خودی دینیشە ئیقرار کراوە. بۆیە بەڕاستی ئێمە قسوور لەم مەجالە ئەبینین، قسوورەکە بەرچاویشە بەداخەوە ئەکرێ پێکەوە هەوڵ بین بۆ چاککردنی ئەم مەجالە. بەڕێز مامۆستا نوعمان محەممەد بەڕێوەبەری ڕێکخراوی هەژان دیارە ئێستاکە کۆنفرانسەکە لە ژوورەوە دەستی پێکردووە، وتاری بەخێراتن و وتاریان پەیوەنددارەکان بەڕێوە چووە. پاشکەمی دیکە یەکەم پانێڵیان دەست پێکات. ئەمەی کە هەیە 2 ڕۆژە خایەنێت وەکو بەڕێز مامۆستا نوعمان ئاماژی پێدا. ئەمە زانیاریەکەی لای من بوو. زۆر باشە، سپاس بۆ پەیامێرمان ڕاستی حەمەمی لە شاری سلێمانی و سپاس بۆی کە لەگەڵمان نبووی.